بینەرانی خۆشەویستم سڵاتان لەبێت لە ئەڵلقەیەکی دیکە ئێوارەی سلێمانی خۆشحاڵم کە لەگەڵتانم پرۆگرامێکی تایبەت ماوازەیە لەگەڵ میوانێکی تایبەت زۆر گرنگە ئەو بابەت و باسێکە ئەم ئێوارەیە مەبەسمە باسی بکەین باس لە ئەندامەکانی جەستەمان دەکەین و گرنگیان بۆ ژیانی ئێمە وە هەروەها لەوە گرنگتر پێدانی ژیانە بە کەسانێکی دیکە لەگەڵ زۆر بەڕێز فەرهاد قادر کە جەنابیان سەرۆکی کۆمەڵی جەستەبەخشانی کوردستانن ئەم پرۆگرامتان پێشکەش دەکەم گفتوگۆ دەکەین دەربارەی گرنگی جەستە و بەخشینی ئەندامەکانی جەستە و بەخشینی ژیانێکی نوێ بە کەسێکی کە لە دوای نەمانی ژیان چۆن ژیانێکی دیکە بپارێزین چۆن بتوانین ئێمە هەر بە زیندوی بمێنینەوە زۆر لە زۆر لایەنەوە مەبەسمە گفتوگویان لەگەڵدا بکەم لەلایەنی تەندروستی کۆمەڵایەتی یاسایی هەموو ئەمانە بەدڵنیاییەوە پرسیاری ئێوەیە دروست دەبێ و هەوڵ دەدەم لەگەڵ کاک فەرهاد گفتوگویان بکەم کاک فەرهاد زۆر بەخێر بێ خۆشحاڵم لێرە دەتان بینم من خۆشحاڵترم کە بە خزمەت ئێوە گەشتم و بە دیدارتان شاد بووم و خۆشحاڵتریشم لەوەی کە لەگەڵ بینەرەکانی ئێوەیە ئیشەڵا سوودێک بگەێنین بەوان و بتوانین لە خزمەتیان نابین سپاس بۆ جەنابتان جارێکتر سپاس دەکەم کاتی خۆتان بەخشی بۆم گفتوگۆیان و هەر لە سەرەتاو بە یەکەم پرسیارم مەبەسمە سەبارەت بە بابەتەکەم و هەم لە کۆمەڵەکەی بەڕێستان بەو دەست پێ بکەم چۆن کۆمەڵی جەستەبەخشانی کوردستان بیرۆکەی دامەزراندنی بۆ دروست بوو چی ئیلهام بەخشی بوو ئەمە پرسیارە ڕەنگە تۆزە تەقلیدیش بێ بۆ ئێوە بەڵام بەبەستمە بۆ کردنەوەی هەموو بابەتە گرنگە بەڵێ وەک هەمیشە من پێشتریش لە دیدارەکانی کەوتومە من لە ساڵی 90ەکانەوە کاری ڕێکخراوەیی یەکەم و پێش ئەوەش بە حکمەوەی من لە ناو خێزانەکەمە دوو نەخۆشی تالاسیمیامان هەبووە ئەو کات دەستکەوتنی خوێن کارێکی زۆر سەخت بوو هەشتاکان ساڵی هەشتاکان 90ەکان تەنانە دەگە دەست کەوتایە بە بڕێک پارەی زۆر بوو و خەڵکێکی زۆریش نەیەوێرا خوێن ببەخشێ بۆیە دایم ئەوە لە مێشکما بوو کاتێکگە چۆن خوێن مەبەخشی تەمەنامە کە ڕۆژێک بێ بتوانم ئەندامانی تری جەستەم هەبێ بیبەخشم زانستی پزیشکی بگاتەوە بەداخۆ من ساڵی 90 خوشکێکی تەمەندە ساڵم دوای نەشتەرگەری بۆی بەهۆی کەمبوونی خوێن و دەستنەکەوتنی خوێن وەک پێویست لە ساتەوەختی کە تووشی گەشتکە بوو چکە بۆ نەشتەرگەریەکەی چەند بتڵێکی زۆرمان حازر کرده بوو دوای نەشتەرگەریەکەی بە 3 ڕۆژ تووشی حاڵەتی گەشتکە بوو بووە هۆی ئەوەی کۆچی دوایی کرد ئەمە بۆ من کاریگەریەکی زۆر قورسی دروست کرد لەسەر ژیانم هەر لە ساڵی 90 من بیرم لەوە کردەوە گەر گەورەتر بم چۆن بتوانم هەمیشە خوێن ببەخشم تەنانە دوای لات بوو لە 2 مانگ جارێک 3 مانگ جارێکە چون بەتڵ خوێنمە بەخشی زۆر جا تووشی مزەحەفا دەبووم ئەموو قەینا بەشکم کەسێکی تر ڕزگار بێت لە ساڵی 96 کاتێک کە کۆمەڵی خێزانی تالاسیما توانیمان کۆمەڵی تالاسیمیامان دروست کردەوە کاتە لەبەرەوەی خوێنە سالبەکان زۆر قورس دەسەکەوت هەر لەگەڵ دروستکردنی ئەو ڕێکخراوە ئەو کاتە کۆمەڵی تالاسیمیا ساڵی 99 بیرم لەوە کردەوە کۆمەڵەیەکیش بەناوی خوێن بەخشان دروستکەم ئەو لە ساڵی 99 موافقەتی وەزارەتی ناوخۆم وەرگرت کۆمەڵی خوێن بەخشانی کوردستانم دروست کرد کە ئەو کات خەڵگە چوو بتڵە خوێنی بە 1000 دینارەکڕی من لە 2 ساڵی یەکەما زیاتر لە 5000 خەڵک ڕووی کردە کۆمەڵەکەمان چکە خەڵک هۆشیاری ئەوەی نەبوو کە گرنگە خوێن ببەخشی هەمووی ئینسانێکی یاسایی پێویستە لە ساڵێکە جارێک خوێن ببەخشێ ئەمە وای لات بوو بە نەریت سپاس بخوای گەورەیە سە خەڵک خۆی ئەچێ خوێنە بەخشێ لە 2013 ئەمە لام گەڵاڵە بوو لە 2010 کاتێک کە وەسیەتنامەیەکم دا بە وەزارەتی تەندروستی کە وەک گەنجێکی کورد ئەمەوێت لە دوای مردنم ئەندامانی جەستەم بەخشم بە تایبەتە و کات کە من لە خۆپشاندانەکانی حەڤی شوات بەداخۆ لێم درا تووشی نەخۆشی دڵ بووم بیرم لەوە کردەوەکەیتە کۆتاییەکانی ژیانمە پێویست بەوە کات کە خۆم ئامادەکەم بۆی کە لە مەکساتی مردنمە ئەندامانی جەستەم ببەخشێ ئەو کات زۆر بە هەندوەری نەگەر وەزارەتی تەندروستی بەڵام خۆشبەختانە لە دوای 2010 کە کابینەی دوای ئەو هات بەڕێز دکتۆڕێکە وەزیری تەندروستی بوو داوام لێ کردوتە مەمەیە جارێکتر ئەو وەسیەتنامەم تەقدیم کردەوە خۆشبەختانە وەسیەتنامەکەی وەرگرت دوای هەفتەیەک سپاسوپێزانینێکی بۆ ناردم پێیوتم وتی تۆ کاری ڕێکخراوەیەکەی بۆ ناتوێ ئەمەش بکەی بە ڕێکخراوێ ئەمە لام زۆر گرنگ بوو ئەو بوو لەگەڵ هاوڕێی خۆشەویستم کاک یوسف نووسەرە ئەم شتە لامان گەڵاڵە بوو پەیڕۆ پرۆگرامێکماندانا و خۆشبەختانە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان
لە 1/12/2013 بە فەرمی مۆڵەتی ڕێکخراوی جەستەبەخشان لە کوردستان ماوەرکرد. بەڵێ سەرکەوتوو بن و انشاءالله زۆرترین سوود ببەخشن بە هەموو کۆمەڵگا. دەکرێت بپرسین چەند جەستە بەخش لە کوردستان تۆمارکراون یاخود چیان ناودەنێن ئەو بە ڕێزانێک کە بەشدار بن لە ڕێکخراوە؟ ئەوەی لە چوارچێوەی ڕێکخراوەکەی ئێمەیە لەبەرەوەی کە ئێمە دوو فۆرمانەیە. ئەو کەسی دەبێتە ئەندام دەبێت دوای خۆی کە ڕەزامەندە و بەویستی خۆی فۆرمی یەکەم پڕکاتەوە 5 کەسی پلەیەکی خێزانەکەی واتە باوک دایک هاوسەر مناڵی سەر و 18 ساڵ خوشک برا لەمانە 5 کەسی پلەیەک ڕەزامەندی بن لەوەی کە ئەم کەسە ئازیزیان ئەگەر هاتوو کۆچی دوایی کریال لە ساتە وەختی مردنیدا ئەگەر تووشی حادسە بێ ڕووداوی چۆی هەشتێک ئەوان هاوکارمان بن بۆ ئێمە بتوانین ئەو کەسە ئازیزە ئەندامانی جەستەکەی بگۆڕین. بۆیە دەبوو 5 کەسی پلەیەک ڕازی بێت چکە بەیانی ئەگەر فەرا شتێکی لێ دەگەر بێت و خێزانەکەم هەماهنگ نەبن لەگەڵیانی تەندروستی کارەکە سەرکەوتوو نابێت و کاتی شتە دەپەڕێت. بەڵێ ئێمە زیاتر لە 8,000 فۆرممان براوە لەلایەن خەڵکەوە کە بن بە ئەندام بەویستی خۆیان. بەڵام 1230 فۆرممان هاتۆتەوە کە کەسوکارەکەی ڕازی بوون. ئێمە ئەوانە ئەتوان کاری لەسەرکە. بەڵێ ئێمە 1230 ئەنداممان هەیە لە هەردوو ڕەگەزەکەیە و تەنانەت خەڵکی بیانی تایە لە بەڕێز وەزیری تایەتی هەتا ئەگاتە کەسێکی یاسایی. ئێوە چ جۆرە هاندان و بڵاوکراوەیەکتان هەیە بۆ شاری کۆمەڵگە و تایبەت بۆ ئەو کەسانی دەوروبەری خێزانەکە؟ بەڵێ لەبەرەوەی کە ئێمە هەموو هەوڵەکانمان بە جوودی خۆمانە هەم معنەوی هەم مادی بۆیە تەنها پاڵپشتێکی زۆر بۆ ئێمە کە تایە سەرکەوتوبووین ڕاگەیاندنەکانن وەکو کەناڵە جوانەکەی جەنابتان و هەموو ڕاگەیاندنەکانی تر ئەمە هۆکاری سەرەکیم بۆ ئێمە بەسپاسەوە کۆمپانیای مەرجنتا هەیە ئەوان چەند جارێک بڕوشور و ڕکلاماتیان بۆ تۆمار بۆ چاپ کردوین بەبێ بەرامبەر بۆی بڵاوی کەینەوە هۆشیاری بین بە خەڵک. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوە بوو لای ئێمە کە ئیشی لەسەر بکەین ئەم ڕێکخراوان دروست کرد چۆن لە ڕووی ئاینیەوە هۆشیاری بین بە خەڵک کە ئەمە پاداشتی گەورەی هەیە ئەگەر تۆ دوای مردنی خۆ دەندامی جەستە بەخشی چۆن لە ڕووی یاساییەوە ڕێکی بخەین سزای قورس بدرێ بەو کەسانی بازرگانی بە جەستەی مرۆڤ بۆکەن چۆن لە ڕووی کۆمەڵایەتیشەوە تێکەڵ بە خەڵک ببین بە خەڵک بڵێن ئەمە کارێکی گرنگ و پیرۆزە و لەلایەنی تەندروستیشەوە چۆن کاری لەسەر بکەین کە خەڵک بزانێت ئەندامانی جەستە چی ئەبەخشرێ کامانە نەبەخشرێ لە ژیان دابی چی ئەتوانی ببەخشی لە مردنە ئەتوانین چی ببەخشی وە مەترسیەکانی چی سوودەکانی ئەمانە هەمووی لاو خاڵانن کێوەتانەوێت بەگشتی دروستبوونی ڕێکخراوەکەی من لەسەر ئەم بنەمایانە منیش بەشێکی زۆری یەک دواتر دەبێت لێت بپرسم کە چۆن بتانە کاریان لەسەرکەن بەڵام سەبارەت بەوەی کە پێشەوەی بچمە سەرەوانە ئەمێ بپرسم چۆن پرۆسەی جەستە بەخشین یاخود ئەندامێکی جەستە بەخشین جێبەجێ دەکرێت. ئێمە لەگەڵ دروستبوونی ڕێکخراوەکەیە خۆشبەختانە بەردی بناغی نەخۆشخانەیەکدانرا 100 قەرەوێڵەیی کە تایبەت دەبێت بە چاندنەوەی ئەندامانی جەستە ئەوە زۆر دڵخۆشیکردین کە لە ماوەی 3 ساڵە تەواوە بوو. بەڵام بەداخۆ لە 2014 ئێمە کەوتینە قەیرانی دارایی هەرێمەکەمان بەردی بناغەکە دانراوە بەڵام ئەو پرۆژەیە جێبەجێ نەکرا و هەتا ئێستاشی لەگەڵا بێت نە لە عێراق نە لە هەرێمی کوردستان نەخۆشخانەیەکی حکومیمان نییە تایبەت بە چاندنەوەی ئەندامی جەستە واتە نەمانتوانی وەک پێویست سوود لەم خاڵە ببینی. ئێمە ئەگەر بەهاتایەوە نەخۆشخانەیەکی تایبەتمان بە چاندنەوەی ئەندامی جەستە هەبواە ئێمە ئەمانتوانیت ئەو ئەندامانەی جەستە کە دەبەخشرێت کە زیاتر لە 7 ئەندامە لە دڵەوە لە قەرێنەی چاوەوە لە سیەکانەوە لە پانکریاسەوە لە چاندنەوەی جگەرە لە گورچیلەیە لە سیەکانە هەموو ئەمانەی کە باتنیەکانن دەمانتوانی لە هەر یەک کەس 7 کەس ڕزگار بکرێ بە تایبەت وڵاتی ئێمە هەرێمەکەی ئێمە ئێستا ڕووداوی چۆ زۆر زۆرەتیایە مەبەست بە یەک کەس 7 کەس ڕزگارەکات هەر کەسێک 7 کەس بەمەرجێ ئەو 7 ئەندامەی کێشەی نەبێت منەستە کێشەی دڵم هەیە بەڵام خۆتوان قەرینەی چاو بەخشم ئەتوانم سیەکانم ئەگەر کەسێکی ئاسایی بێت ئەتوانێت 7 کەس ڕزگارکە بۆیە بەداخەوە ئێمە ئەوەی کە گرفتە نەخۆشخانەکەمان نییە بەڵام لە ناو نەخۆشخانە تایبەتەکانی هەرێمی کوردستان چاندنەوەی گورچیلەمان هەیە لە حکومیش هەماناوایە چاندنەوەی جگەرمان هەیە لە نەخۆشخانەی تایبەت گواستنەوەی قەرینەی چاومان هەیە لە نەخۆشخانەی تایبەت لە حکومی نیمانە من لێرەشەوە لەم کەناڵە جوانەی ئەوە جارێکی تریژ وەک هەموو کەناڵەکانی تر دەیڵێمەوە بەڕێز جەنابی سەرۆکی حکومەت بەڕێز جێگری سەرۆکی حکومەت بەڕێز وەزیری تەندروستی هەر کەسێک کە دەتوانێت هەست بەم بەرپرسیارەتە بکات دەشزانم دڵنیاشم دەتوانن لە هەمووشیان سەرۆتر داوا لە بەڕێز کاک مەسعود دەکەم وەک مەرجعی ئەم هەرێمەی ئێمە
بتوانین نەخۆشخانەیەک لە هەولێر بێ لە سلێمایی لە دۆک تایبەت بە چاندنەوەی ئەندامانی جەستە بکەین بەڕاستی ئەم هەرێمەی ئێمە ئێستا لە ژێر مەترسیەکی قورسایە چکا بۆ نەخۆشیەکانی گورچیلە زۆر بووە ڤایرۆسی جگەر و چاندنەوەی جگەر زۆر بووە گرفتەکانی هەموو ئەندامەکانی ترسیەکان زۆر بووە ئەگەر ئێمە نەخۆشخانەیەکمانە بێت چۆن دەسەر چاندنەوەی مۆخمان هەیە لە تەنیژ نەخۆشخانەی هیوە دەتوانین بەرەبەر ئەم گرفتانە کەم بکەینەوە خەرجیەکیش لەسەر حکومەت کەم بێتەوە بۆیە ئێمە لەگەڵ کەرتی تایبەت مامەڵە ناکەین من بۆ خۆم یەک بەخشەرمان کە دای گورچیلەکەی بەخشی لە نەخۆشخانەیەکی تایبەت کردمان ئەویش بەویستی خۆی چکە کەسەکە ئامانزانی پێی دەبەخشێ کڕین نەبوو بۆیە هاوکاری بووین بەڵام لە نەخۆشخانەی تایبەت چاندنەوەیەکی گورچیلە تا ئەو ڕۆژێک کە دەرەچێت لە نەخۆشخانەکە کە 15 ڕۆژ دەمێنەوە 6 ملیۆن دیناری تێچێ لە نەخۆشخانەیەکی حکومی 1 ملیۆن و 250,000 تێچێ واتە هەر بڕەپارێکی تێبچێت لەو بارودۆخەیە ئەمە جیاوازی نێوان بازرگانیکردن بە جەستە لەگەڵ بەخشینی جەستە ئەندامانی جەستە ئەگەر بڵێن هێڵێکی ئەوەندە باریک هەیە لەو نێوەندەدا زۆر زوو تێکەڵ دەبن ئەگەر ئەمە بازرگانی پێوەکرێ یاخو بەخشینی پێوەیە مەبەستەکە لەوەیە ئەگەربەت هەیە بڵێ ئەو هێڵە ئەگەر بەداخەوە کێشەکەش لەمایە ئەوەی کە بەخشەرەکەیە دەچێت گورچی لێ دەبەخشێت بڕێک پارەی کەمی پێدراوە بازرگانەکە کە لە نێوانیانایە ئەو کەسانی کە بازرگانەکە دەکەن بە لە نێوانیانە ئەوانە بڕەپارە زۆرەکە دەبن ئەگینا خۆ ئەگەر بێت و کاتێک کەسێک باری دارایی باشە گەنجێک دەچێت گورچی لێ دەدا بە کەسێکی ئازیزی ئەو هەم ئەو ڕزگاری دەبێت و هەم ئەمیش دەتوانێت ژیانەکەی خۆشتر بێت ئاسایی هاوکارێکی بکە ئێمە نایخێنە چوارچەوەی بازرگانی ئەمە کەسێکی ڕزگار کردووە ئەوەی کە ئێمە ئەوەی کە لە لامان گرنگە ڕزگارکردنی یانی کەسێکە من بە بەڕێستەڵم بە بینەرانیش چەند کەسمانەیە ئێستا لە نەخۆشخانەکانی حکومیە لە چاودێری چڕان چونەتە غەیبوبە چونەتە کۆما زۆرمان هەیە ئەمانە مردوویەکی زینون دەکرێت ئەمە نەخۆشخانەیەکە بێت تایبەت بە چاندنەوەی ئەندامی جەستە ئەمانە مردوون لەگەڵ کە سوکارەکانیان قسە بکرێ هەرێکێک لەمانە 7 کەس ڕزگارەکە بەڵام بەداخەوە بۆچی وەزارەتی تەندروستی بۆچی حکومەت بۆچی ئەو نەخۆشخانە تایبەتە پارەیەکی واشی ناوێت من وەکو ڕێکخراوەکەم 3 جار حکوومەتی ئێران لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بانگشی منی کردووە چوون بۆ ئێران وەک ڕێکخراوەکەمان تیممان چووە بۆ ئەوێ زۆر بەڕێزدەوە زۆر کارەکانی ئێمەیان پێ پیرۆز بووە و تووشیانە هاوکارتانە بین بۆ ماوەی 3 ساڵ ئەگەر نەخۆشخانەکە بکەن تیممانێنین بۆی تیمە پزیشکەکانی ئێوە ئامادەکاری بۆ نەخۆشخانەکە بکەن بۆچی کۆماری ئیسلامی ئێران لە تەنیشتمانایە ئەم کارەی ئێمە بە گرنگە زانێ بۆ هەرێمەکە ئەی بۆ خۆمان نەخۆشخانەیەکی وەمانە بێ ئەزانی ئێمە باڵانسی تەندروستیمان چەند بەرزە بێتەوە گەر نەخۆشخانێکی وەمان هەبێت لە ناو هەرێمی کوردستان بەدڵنیایەوە ئێمە لە کوردستان بانکی خوێنمان هەیە بانکێکی تایبەتمان هەیە باڵگرتنی ئەندامەکانی جەستە چونکە لە کاتێکا کەسەکانی شوانە بێت و ئەندامێک ناتوانانی هەڵی 6 ئەندام مردووە هیچم پێ نەکرا نەتوانرا سوودیش لە ئەندامەکانی جەستا وەرگیرێت لەو دۆخەیە کە وەک دەڵێن ئەندامەکانیشتان ئێمە بەس بە زیینی توانیمانە 4 گورچی لە بەخشین بەڵە بەداخەوە یعنی ئەو ئەندامانەی خۆیان ئامادە بوون لە جەستەشیان بەخشن بەڵام نەتوانرا سوودیان لێ وەرگیرێت چ ئەندامێکی جەستە زۆرترین پێویستی لەسەرە و داواکاری لەسەرە لە هەرێمێمە ئەوەی کە زۆرترین خواستی لەسەرە گورچیلە بە پلەیەکە دوای ئەوە چاندنەوەی جگەرە و هەرە دوانەش ئەکرێ لە هەرێم لەگەڵ قەرینەی چاو بەڵام گورچیلە ئێستا گەشتۆتە حاڵەتێک دیاردە یعنی بڕۆ چاندنەوەی نەخۆشخانەی چاندنەوەی گورچیلە ڕۆژانە ینی من بەس لە نەخۆشخانەی شار پێشتر کە غەسلی گورچیلە ئەکرا لە 1 مانگا لە نێوان 500 بۆ 800 تا 1000 غەسلی گورچیلە ئەکرا زۆر 1000 غەسلی گورچیلە واتە 1000 کەس نەخۆشی گورچیلێ و بە بەردەوام غەسلێ چەنیکە هەیە کە ئەچێتە شوێنەکانی تر چەنیکە هەیە ئەسڵان غەسل نازانێ هەیە بەڵێ ماوەی هەڵگرتنی ئەندامێکی جەستەی کەسێک بۆ ماوەی چەندێک دەتوانرە سوودی لێ وەرگیرەکە لە کەسێک دەهێنرێ بۆ کەسێک هەڵگرتن قەرینەی چاو هەڵگرتنە دەیهێنن بۆ منێسە لە کۆماری ئیسلامی ئێران دەیکردنەوە هێنن لێرە نەشتەرگەریەکەی پێکرێ بەڵام ئەوانی کە دەبێت ئەو نەخۆشی ئەو کەسی کە بەخشەرەکەیە کە کاتی کۆچی لەکە ڕاستە و خۆ
نەشتەرگەری بکرێ و ئەندامەکانی جەستەی بگوازێتەوە بۆ کەسێک. کەواتە من بۆی ئەمیز بکەم ئەوەی کە لە وڵاتی ئێمەوە ببرێتە دەرەوە هاوردە و ناردنکردنی پێ بکرێ بەڵام کەواتە ئەمەش ناکرێت بە هەموو جۆرێک. دەمێت جارێک کە بێمە سەرباسی کۆمەڵە بەڕێزەکەی ئێوە کاری ڕێکخراوەیتان لە نێو ئەکادمیاکان و لە کەرتی خوێندندا چۆنە کردنەوەی وەرکشۆپ و خولەکان چی ئەکەن ئێوە لە لای قوتابیەکان؟ من خۆشبەختانە ئەوەی کە خۆم توانی بێتم و بە جودی وەکو ڕێکخراوەکەمان ئەوەی توانی بێتمان ئێمە زۆرترین هەڵماناوە لە چوارچەوەی دیدارەکانمانە زانیاری بگەێنین بەگشتی و ئێمە خۆشبەختانە جارێکتر لە ڕووە تەندروستیەکەوە بەردەوام ئەبدەیتی زانیاریە تازەکانەکەین لە ڕووی بەخشینی ئەندامانی جەستەوە. ئێمە هەر زانیارێکی تازە لە جیهانە لە جیانی تەندروستیە لەبارەی بەخشینی ئەندامانی جەستەوە بڵاو بێتەوە ئێمە ڕاستەوخۆ لێرە بە تایبەت لە میدیاکان لە ڕاگەیاندنەکان قسەی لەسەر ئەکەین بۆ ئەوەی کە خەڵکێک زانیاری هەبێت تازەترین شێوازی گواستنەوەی ئەندامی جەستە چییە. ئێسەیەکێ لەو شتانە لە وڵاتی ئێمە کاتێ نەشتەرگەری گورچیلە ئەکرێ ئەو کەسێک گورچیلەکەیە بەخشێ بەداخەوە پێشوەختە پێی ناوترێ کە تۆ کۆمەڵە مزعافاتە تووژە بێت دەبێت چارەسەر هەیە وەری بگری. ئەو کەسە هەژارە گورچیلەکەی بەخشیوە یان بە بڕێک پارەیان بەبێ بەرامبەر بەڵام کاتێک کە نەشتەرگەریەکەی بۆ کرێ بۆ ئەم گورچیلەی کەشی تووشی کێشە نەبێ و گرفتی بۆ دروست دەبێت علاج بەکاربێنێت. ئەم علاجەش خەرجیەکەی بۆ ساڵێک بۆ 2 ساڵ کە بە بەردەوام بەکارێنێ بڕە پارەی زۆری ئەوێ ئەمە بەو بەخشەرە ناوترێ بۆ ئەگەر پێ بوترێت ئەو پارەی کە وەریەگرێ بۆ فرۆشتنی ئەندامەکەی جەستی کە بیاوێتی کە وەریگرتووە زۆر لەوە زیاتر خەرجەکاتەوە. بۆیە ئێمە بە بەردەوامی لە ناوەندەکانی خوێندن لە وەرکشۆپەکان لە دیدارەکان بۆ هەموو چون و توێژەکان دەڵێن بە هۆشیارانە مامەڵە لەگەڵ بەخشینی ئەندامی جەستەیکە تۆ کاتێک گەڵی گورچیلەیەک دەبەخشم بیر لە مزعافەتەکانیشی بکەرەوە خوێن نەبێت کە ئەتوانین بڵین کاتێک دەیبەخشی دروست دەبێتەوە چاندنەوەی مۆخ کاتێک گەیبەخشی دروست دەبێتەوە چاندنەوەی جگەر کاتێک گەیبەخشی دروست دەبێتەوە بەڵام من کاتێک قەرینەیەکی چاومە بەخشمی تر چاوێکم لە دەستداوە کاتێک گورچیلەیەکمە بەخشم ئەبێ ئاگاداری ئەم گورچیلەی ترم بم ڕێکارەکان چییە بۆ نمونە لە سەرما بیپارێزم بە بەردەوامی پشکنینی بۆ بکەمنەوە و تووشی بۆ نمونە ئیلتیابات ڕەمەڵ کۆمەڵە شت ببێ بۆیە ئەبێ بە بەردەوامی تۆ ئاگاداری خۆبی. ڕێژەی جەستەبەخشین لە کوردستان بە بەراوردکردن لەگەڵ وڵاتانی تردا ئەگەر تەنیا لە ڕێگەی دابەشکردنی فۆرمەکان و هاتنە لای ڕێکخراوەکەی ئێوەش بێت ئەتوانین بگەینە خاڵێک بزانین کە لە کوردستان تێگەیشتنی خەڵکی تا چ ڕادێکە تا چه ئاستێکە بۆ ئەم بابەتە؟ ئێستا خێزانێک نییە لە کوردستانە نەزانێت کە شتێک هەیە بە ناوی بەخشینی ئەندامی جەستێ بەڵام بەداخەوە ئەم جارش بەداخەوە لەم هەرێمەی ئێمەیە شتێکمان نییە بە ناوی خەمخۆری بۆ کەرتی تەندروستی کە نەخۆشخانەیەک دروست بکرێت ئەگەر بزانن چەند گرنگە باوەڕت بێت لە قەزا و ناحیەکانیش نەخۆشخانە دروستەکەن تایبەت بە چاندنەوەی ئەندامی جەستە بەڵام بەداخەوە تۆ ڕزگارکردنی گیانی کەسێک ئەزانی چەند گەورەیە تۆ ئەگەر نەخۆشخانەیەکە دەبێت حساب بکە لە هەموو نەخۆشخانەکانی هەرێمە ڕۆژانە 100 کەس لە چاودێری چڕابێ لەم 100 خێزانە یەک خێزانیان ڕەزامەندی وەربگرێ کە ئەندامی جەستی کەسە عەزیزەکانیان بدرێ بە ئەو خەڵکانی پێویستێتی تۆ 7 کەسە ڕزگار کردو تۆ لە ڕۆژێکە 7 کەس ڕزگارکەیت 7 خێزان ڕزگار ئەکەیت 7 خێزان 7 مناڵت لە هەتیوی کرد 7 مناڵت لە بێ دایک و باوکی کرد 7 دایک و باوکت لە بێ هیواییەوەی کە مناڵەکەی لە دەستبالەوە ڕزگارت کرد گەنجێکت گەڕاندەوە بۆ ژیان. نمونەیەکی دیاریکراو هەیە لە لاتان لە یاتان نەچێ لە کاری ڕێکخراوەیتان لە بەخشینی جەستەی بە یاخود لە پێنەگەیاندنی شتێک نمونەیەک هەم من بەداخەوە جارێک تریش لە دیدارێک ئەمەم باس کرد من قەت بیرم ناچێت کە سەرەتای دروستبوونی ڕێکخراوەکەمان بوو لە ساڵی 2016 حەڤە بوو 3 ساڵ بوو ڕێکخراوەکە دروست بوو ئاگە پەیوەندیمان پێوەکرا کە خاتوونێک گورچیلەکانی لە دەستداوە لە 4 ماوە کارەکە و گورچیلە شیکەیە خستلەکە 2 مناڵی هەیە بەڵام هاوسەرەکەی بەجێ هێشتووە ڕۆشتووە دیار نییە دیارە ڕۆشتووە بەجێهێشتون نەکە سوکاری خۆی نەکە سوکاری هاوسەرەکەی وەریان نائەگرتنەوە لەگەڵەوەشی کەلانی دارایی زۆخرا بوو ئەم دایکە خەریب بوو کۆچی دواییە کرد 2 مناڵیشی هەبوو ئەوە بۆ ئێمە بە دوواداچوونمان کرد خۆشبەختانە من و جێگری سەرۆکی ڕێکخراوەکەی و کاتمان مەهری خان بەداخەوە کە کۆچی دوایی کرد هەردووکمان جۆری خوێنەکەمان لە جۆری ئەو خاتوونە بوو
بڕیارمانە گورچیلەمانی پێ بەخشین هیچیشمان بە خێزانەکانمان نەوت بوو بۆی گرفتە دروست نەبێت تا ئەو کاتەیە بەخشین ئەوە بوو کاتێک خوشکەمان هێنانە خۆشخانەی شار کە بخرێتە ژێر چاودێری و ئامادە کرێ بۆی نەشتەرگەریەکە بکەین بەداخەوە شەکرەکەی دانائابەزی زۆر هەوڵمانە ئەو بوو بڕیاری ئەخیر دراوتیانە بێت داغڵ کرێ لە خسخانە کەی شەکرەکەیمان کۆنتترۆل کرد نەشتەرگەریەکە ئەکەین ئێمە ئامادە بووین هەم من هەم مهری خان خۆشبەختانە من لەویش باشتر ئامادەم چکە بڕی نزیکی هی من زیاتر بوو لەو بۆی و من چاڕێمە کرد هەر دقەیە تەلەفۆن کرێ بچم گورچلەیەکمی پێ بەخشم بەداخەوە تەلەفۆنێکمان باو کە ئەو خوشکە بەهۆی شەکرەکەی کە دانائابەزی و گورچیلەشی کە کێشەکەی زۆر بوو کریاتینی زۆر بەرز بوو کۆچی دوایی کرد ئەمە چیرۆکێ بوو بۆ من زۆر کاریگەر بوو تەنیا شتێک کە توانیمان بیکەنەوە بوو دوو مناڵەکەیمان بردە خانەی بێ با بڵین ئەو مناڵانەی کە ئەیگرێنە خۆیانە چەم لەوێ قەت ناڵم بێ سەرپەرش لەبەرەوەی لەوێ کەسێکەیە سەرپەرشتیانەکە وەک دایک و باوک خەم خۆرە بەڵام بردمانە شوێنێک کە هەوڵ بن هیچ نەبێت لەو نازی بێ دایکیەوە دش نەبن ئەم چیرۆکە بۆ خۆی لای ئێمە هەموو کاتێک گەڵێنەوە ڕزگارکردنی کەسێک منە سێژ ڕۆژ بیر لەوە کە مەڵام ئەگەر ئەو کاتە یەکێک خوشکەکەمی ڕزگار کردایە ئێستا خوشکەکەم لە دەست نابوو لانەیە ئەویستی خوایە تەمەنی تا ئەو کاتە بووە قەدەری باس لە هەوڵەکانی مرۆڤایەتی بەڵام ژیان مرۆڤایەتی یعنی چی یعنی بەخشین یعنی بەدەم یەکەوە بوون یعنی خەندەگەڕانەوە بۆ سەر لێوی یەکتر ئەمە زۆر گرنگە ڕاستە من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ بەڕێستان دانیشتم کاک فەرهاد ئێوە کەساتێکی گەورەتان هەیە پێویست بە پشتگیریکی زۆر زۆر باش دەکات ئەویش بە دڵنیاییەوە لەلایەن تاک بە تاکی کۆمەڵگەوە دەبێت پشتگیری ئەم ڕێکخراوە بکرێەوە بەو هیواین کە وەک بەڕێستان دەڵێن هەموو هاودەنگین لەسەرەوەی نەخۆشخانەی تایبەت بە بەخشینی ئەندامانی جەستە بکرێتەوە و لە کۆتایی ئەگەر شتێک مابێ بەبەستان بێ باسیکەن لە ماوەی ئەم چاوپێکەوتنەماندا کات دەدەمە بەڕێستان شتێک هەبێ من نەمپرسی من خاڵی کۆتاییم ئەوەیە کە لێرەوە داوا لە سەرۆکی حکومە دەکەم ئێمە پرۆپۆزەڵێکی زۆر جوانمان ئامادە کردو بۆی کە نەخۆشخانەیەکی تایبەت بکرێت و ئامادەشین هەموو هەمانگیەکەیە لەلایەن وەزارەتی تەندروستیێرانەوە لەگەڵمانە تکایەکی لە یەکەم تکایەکی برا گەورەیانە کە بۆ هەموو ئەم من دڵنیام ئەویش پەرۆشە بۆی کە حەز ناکەم مناڵێکی کورد خوێن لە لوتیوان بۆیە تەمە ناکەم زۆر بە پەرۆشیەوە بەدەم ئەم پرۆژەیەوە بێت نەخۆشخانەیەکی چاندنەوەی ئەندامی جەستە لە هەولێر بێ یا لە دهۆک بێ یا لە سلێمانی بێ کولفەشی زۆر کەمە نەخۆشخانەیە دروستکەن ئێمە ئامادەین بە هەموو ئەندامەکانمان وە ڕۆژانش زیاترە بینەگەر ئێمە شوێنەمان هەبێ ئەتوانین هەموو هاوکاری و هەمانگیەکەین بەبێ بەرامبەر تەنها بۆ ئەوەی کە لانی کەمترین مردن و کارەسات لە وڵاتی ئێمە هەبێ دەستان خۆش بێ بمێنن سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتانە پرۆگرامی ئەمڕۆ گفتوگۆم لەگەڵ بەڕێز کاک فەرهاد قادر بوو سەرۆکی کۆمەڵی جەستە بەخشانی کوردستان و هیوادارم ئێوەش هەم سوودتان بینی بە هەم بیرۆکەتان وەرگرت بێ لە ئەم پرۆگرامەمان لە پرۆگرامی داهاتوو بە بابەتێکی دیکە دەمە خزمەتتان سوپاستان دەکەم.